ئامانجی کۆنفرانسەکە دوو خاڵەیە یەکەمیان قسەکردنە لەبارەی ڕەوشی کرێکاران و کارمەندانی تایبەت لەلایەن دامەزراوە پەیوەنددارەکان وەک دادگای کار وەزارەتی کار و چالاکوانانی بواری کرێکاری. پاشان خستنە ڕووی ئەو راپۆرتێک راپۆرتی 6 مانگی دووەمی کار و چالاکیەکانی پرۆژەکەیە کە کۆمەڵک ژمارە و داتا لە خۆیەگرێت لەبارەی کرێکارانی دەسەبەرکراو لە سنووی پارێزگای سلێمانی و لە هەمان کاتا کرێکارانی قوربانی لە ماوەی 6 مانگی ڕابردووی پرۆژەکە کە لێکی 11 دەست پێکا بۆ 34 2022. بەداخۆ توانین بڵێ ئێمە گەشوینتە کۆمەڵک دەرەنجام لە شێوە گشتەکەیە کە ڕەوشی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە ئاستێکی پێویستدانە و پێویستی بە کارکردن و هەمانگی سەرجەم دامەزراوە پەیوەندیدارەکانە بۆی بتوانرێت خەمێک لە خەمە گەورەکەی کرێکاران کەم کاتەوە کە نەبوونی موچەی شایستەیانە و نەبوونی سەلامەتی کارکردنیانە